هاوڕێ و هاوپیشەکانی نەقیب محەممەد لەتیف لە بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان لە سلێمانی بەڕێکەوتن بۆ گۆڕستانی سەیوان بۆ دەربڕینی هاوخەمی خۆیان و هاوسۆزی بۆ خێزانەکەی. جێماوە بەهشتێ تۆ بن و بە ئارانی بەس یاران بە چاوەڕوانی نووسن. خوا حافظ حەمەدجان، خوا حافظ، خوا حافظ. تەبەن هەتا بڵێ تاوانێکی قورس و سەخت بوو. ئێمە بەداخەوە زۆر دەمێکە هەر لە سەرەتای دروستبوونی ئەم بەڕێوەبەرایەتیانەوە هەر لە سەرەتای دەرچوونی یاساکەوە داوایەوەمان کردو کە چۆن ئەبێژن بە پارێزرای بە هەمان شێوە ئەم کارمەندانەشە بە پارێزراون. ئێمە ڕاستە ئەگەر بڵێن وەکو یاسا کێشەمانە بەڵام خۆمانێت کێشەمان لە یاسای ڕوبڕووبوون بە تایبەتی تونتیژی خێزانی هەیە کە هەم مادەکانی ئەو مادانەیە کە تیادانراوە هەم تاوانەکانی ئەو کە بەس لە تاوان عقوبەکە کە عقوبەکانیان زۆر سووکە. لە گۆڕستانی سەیوانن ئەو گۆڕستانەی بوو بە دوامەنزڵگەی شەهیدی جێبەجێکردنی یاسای پاراستنی ئاسایشی خێزان و ژنانی زوڵم لێکراوی کۆمەلگا لەسەر گۆڕی ئەو شەهیدەی بۆشایەکی گەورەی لە ناو خێزان و کەسوکار و هاوڕێکانی دروست کرد. شەهیدبوونی نەقیب محەممەد کەلێنێکی گەورە و ئازارێکی قۆڵی بۆ بەڕێوەبەراتیمان و سەرجەم هاوکار و هاوپیشەکانمان دروست کرد لەم بوارەدا و بەڕێزیان یەکێک بوون لە ئەفسرە دڵسۆز و بۆ وەفاو بە ئەمەکەکانیان بەڕێوەبەراتیە کە شەو ڕۆژیان خست بۆ سەریەک بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی سەرشانیان هەرچەندە دڵنیان لە توانا و توانستی دام و دەستگا پەیوەندیدارەکان بۆ دەستگیرکردنی تاوانباران داواکارین کە بە زووترین کات تاوانبارانی ئەم دۆسیەیە دەستگیر بکرێن و بە سزای عادیلانەی خۆیان بگەێنرێن. پۆلیس و ئاسایش شەو و ڕۆژ بە دوای ئەو کەسانەدا دەگەڕێن بکەری تاوانەکەن. هاوڵاتیانیشان ڕاست پاردووە لەم کەیسەدا هاوکاریان بن بۆ دۆزینەوەی تاوانباران چونکە ئەم تاوانە ڕووداوێکی هێندە سەختە بۆ هێزەکانی پۆلیس لە بیرکردنی کارێکی ئاسان نییە. هاوڕێ و کەسوکارەکەی بەدانانی تاجە گوڵینە لەسەر گۆڕی شەهید محەممەد لەتیف دەیانەوێت ئاوێک بەو ئاگرەدا بکەن کە لە ناخیاندا هەڵگیرساوە. دەستگای میدیای کورساتیش وەک دەستگایەکی کللتوری لە چوارچێوەی گرنگیدان بە مافەکانی مرۆڤ تاجە گوڵینەی لەسەر گۆڕی شەهید محەممەد دانا. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.